وەڵا بەڵێن دەدەم هەتا بمینێم هەتا بمێنێ نووری چاو و هێزی پێم دێم و دێم و دێم و دێم و دێم و دێم. گەورە و بچووکی شار بۆ پێشوازی ماتەم وەستاون تا بەشدار بن لە دوایین دیداری ئاوێنەی شارەکەیان. با ڕێوڕەسمێکی شایستە تەرمی پێشمەرگەی دێرین و ڕۆژنامەنووس و فۆتۆگرافەر قادر بەشدار بەرەو گۆڕستانی دەروێش خدری شاری کۆیا بەڕێکرا. بەداخ پەژارێکی زۆرەوە ئیمڕۆ 23/2/2020 کەسایەتی دیاری شاری کۆیا فۆتۆگرافەر و نووسەر و شاعیر و ڕاگەیاندنکار و هەم زیندانی سیاسی و پێشمەرگەی دێرین کە قادر بەشدار کۆچی دوایی کرد. لێرەوە بە ناوی قایمقامەتی قەزای کۆیەوە پرسە و سەری خۆشی خۆمان ڕادەگەێنین. کەس و کار و هاوڕێکانی وەفاداری و دڵسۆزی بەشدار دەجێڕنەوە کە تا دوایین ساتەکانی تەمەنی خزمەتی بەرچاوی بە شارەکەی حاجی قادر کردووە. تازیێبارە تەواوی شار هەم شاعیر و هەمیش نووسەر پێشکەشکار و فۆتۆگرافەر ڕوحت شاد و ئاسوودە بێ دوای تۆ کۆیە بێناز دەبێت. بەشداریکردنیوان جێ فەخر و شانازیە بۆمە ئەو تازیە ئیمەنیە تازیە کۆیانە تازیە ئەو خەڵکەیە بەستەنیا من برای قادر بەشداری نیمە ئەو خەڵکەی کۆیە هەموو برایتی و خوشتیتی و وەچیمە هاوخەمن و هاوسۆزن و سپاسی یەکە بە یەکەیان دەکەین. قادر بەشدار لا ساڵی 1962 لا بنەماڵەیەکی کورتپەروەری شاری کۆیا لەدایک بووە. بەهۆی هەڵوێستا نیشتیمانیەکەی چەندین جار لەلایەن ڕژێمی بەعسەوە زیندانی کراوە. ماوەی 25 ساڵیش وەکو بێژەر و پێشکەشکار لا کەناڵی گەلی کوردستان کۆیا خزمەتی کردووە. لا قەزای کۆیەوە کاروان نازم گەلی کوردستان.